لە قامیشلۆ بە دروشمی ژن ژیان ئازادی خۆپیشاندان و هاودەنگی ساز دەکرێت بۆ ناڕزای دەربڕین بەرامبەر بە کوشتنی ژینە ئەمینی و ستەمکاری بەرامبەر هاوڵاتیانی ناڕازی لە ئێران. تبي بشتگریا ژیانە ئەمینی دەردەکەبن ئەو ژنا کوردی ڕۆژهەڵاتی کوردستانی گلسەر دەستێ ئەولەکاریە ئەیرانی هات کوشتن و ئەم تەف دەزانن بێچاوە ئەولەکاریە ئەیرانی دژی هەمووی شعوبە ئەیرانی رادبن و نەمازە ملەتی کورد. و چەند ڤیدیۆیان خۆپیشاندانên îro di nav Îranê de gehane me em ê wana bi we re hevpar bikin. 18 mehma اینجا سندجی وشو بله کرمانشاه تا دێ دەسەڵاتداران و هێزە چەکدار و ئاسایشی و بەسیجی و ئیتلاعاتیەکانی ئێران دڕندانە پەلاماری خۆپیشاندەران دەدەن. هاوکات تا دێ خۆپیشاندەرانی ناڕازی زیاتر و زیاتر تووڕە دەبن بەرامبەر مامەڵەی ناشارستانی و نامرۆیانی ئەو هێزانە. ناڕزاییەکان تەنها شارەکانی ئێرانی نەگرتوتەوە، وڵاتانی جیهانیشی گرتوتەوە. سەبارەت بە دوایین پەرەسەندنەکانی ناو شارەکانی ئێران لە واشنگتنەوە هاوکارمان فەرهاد فەلاحیمان لەگەڵدایە. فەرهاد، دوایەمین زانیاریەکان چین؟ ئەم کاتتان باش ئاسۆ هەروواکە لە هەواڵەکان بەشێکی باس کرا خۆپیشاندانەکان لە ئێران بەردەوامن و سەرکوتکردنەکان لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامی بە هەمان شێوە. ئەوەی کە هەتا ئێستا ئاگادارین و بەدەست ناوەندی هەواڵ لێرە لە دەنگی ئەمریکا گەیشتووە ئەوەیە کە کرێکارانی پاڵاوگەکانی نەوتی ئابادان و کەنگان پەیوەست بوون بە کرێکارانی پاڵاوگەکانی نەوتی عسەلویە لە بوشەر و بەندەری عسەلویە کە دوێنێ ئەو مانگرتنانە و خۆپیشاندانەکان دەستیان پێکرد. ئاسۆ لە بیرمان نەچێ ئەوانەی کە بارودۆخی ئێرانیان لە بەرچاوە هەر ئەم پاڵاوگە نەوتیان نەبوون کە کاتی خۆی بوونە هۆی ڕوخانی ڕژیمی پاشایەتی لە ئێران و حکوومەتی مەلاکان لە ئێران هاتە سەرکار. ئەمە زۆر گرنگە بەوەی کە بازاری گەورەی تارانیش لە ڕۆژانی پێشتر بینیمان لە مانگرتندا بوو، خۆپیشاندانەکان لە تارانیش بەردەوام بوون. ئەمانە ئاماژەی زۆر گرنگن لە دوای 25 ڕۆژ خۆپیشاندان لە ئێرانە کە لە مێژووی 43 ساڵەی کۆماری ئیسلامی ئێراندا هەتا ئێستا بێوێنە بوون. کاردانەوە زۆرن خۆپیشاندانەکان لە شارە جیاجیەکان بەردەوامن. هەر ئەمڕۆ لە شارە جیاجیەکان خوێندکارەکانی ئامادەی خوێندکارەکانی زانکۆەکان مانیان لە خوێندن گرتووە و لە شەقامەکان دروشم ئەڵێنەوە. ئەتوانم ئاماژە بە هەندێک کاردانەوەی جیهانیش بکەن لێرە لە ئەمریکا. جێک سەلیڤان ڕاوێژکاری یاسایشی نیشتیمانی کۆشکی سپید دوێنێ دووشەممە لە واشنگتن لە 2 تویتدا ئاماژەی بە خۆپیشاندانەکان لە ئێران کرد و
پشتیوانی ئەمریکا و پاڵپشتی ئەمریکای بۆ خۆپێشاندەرانی ئێرانی دووپات کردەوە. هەروەها لەلایەکی تریشەوە وەزیری دەرەوەی ئوسترالیا بە هەمان شێوە ئیدانەی سەرکوتکردنی خۆپێشاندەرانی کرد لەلایەن کاربدەستانی کۆماری ئیسلامی ئێرانەوە و ئەمەی بە ناڕەوات زانی کە ژنان لەسەر مافە سەرەتاییەکانی خۆیان بکوژرێن لەو وڵاتەدا. ئاسۆ ئەتوانم بڕۆمە سەر بابەتێکی دیکە لە هەرێمە کوردیەکان. بارودۆخەکە زۆر خراپە. شاری سنە ناوەندی پارێزگای کوردستان لە هەرێمە کوردیەکان لە دوێنێشەوە و بە تەواوەتی ملیتاریزە کراوە لە تویتر هەر پێشەوەی کە بێمە ڕاستەوخۆکە و چاودێری تویترمە کرد کە هاشتەگی سنەی خوێناوی بووەتە ترندێک ئێستا لە تویتر و ڕێکخراوەکانی مافەکانی مرۆڤ کۆمەڵگەی مەدەنی و چالاکوانان داوای هاوکاری و یارمەتی ئەکەن بۆ شاری سنە و خەڵکی شاری سنە بۆ ئەوەی کە کۆمەڵگەی نێودەوڵەتی بە فریای خەڵکی شاری سنە بگات. لە ڤیددیوەکانە بینیمان هەر ئێستاش لە دیمەنەکانە ئەیبینین ئاسۆ ئەوەی کە هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی دوێنێ لە هەموو بەشە جیاجیەکانی شاری سنە بەبێ دەستپاراستن تەقەیان لە خەڵکی مەدەنی کردووە، لە کۆڵانەکان تەقەیان لە نێو ماڵەکان کردووە، گازی فرمێسکڕێژیان خستووەتە نێو ماڵی خەڵکی ئاساییەوە بەبێ ئەوەی کە هیچ چەشنە دەستپارێزیە بکەن لەو کردانەوەیان. هەواڵی زۆر هەن لەسەر کوژرانی ژمارەیە کەس بریندارەکان ناتوانن خۆیان بگەێنن نەخۆشخانەکان لەبەر ئەوەی کە هێزەکانی کۆماری ئیسلامی کەرەستەکانی گواستنەوە فریاکەوتن بەکارەهێنن بۆ ڕەفاندری خۆپێشاندەران و بریندارەکان لەو شارەدا. ئینتەرنێت سنووردار کراوە، دۆخی سنە زۆر ئاڵۆزا و هەروواکەوتم ڕێکخراوەکان داوای بەهاناچوونی خەڵکی سناکە ناسۆ. بەڵێ فەرهاد زۆر سپاس بۆ زانیاریەکانت. سپاس بۆ ئێوەش. ئیرۆز سێشەمێ وەزیرە دەرەوەیە فەرەنسی گوت پێنج وڵاتیان فەرەنسی لە ئیرانی هاتە ناگرتن و ئێکەتیا ئەوروپیژی لە هەف کریە لەسەر شێوەیە دانانا تۆلە و جزان لەسەر تەهرانی کو ڕەنگە لە هەفتیابێ وەرن جێبجێکردن. لە ڕۆژە شەشی جۆتمەهێ فەرەنسا ڕەخنە لە ئیرانی گرت و ئەو خەتابار کرد بە کریارن دکتاتۆریانە و گرتنا وڵاتیان وێ وەک بارمتە پشتی وەشانە ڤیدیۆیەکی تێدا ژن و مێرەک پێناسینێ بتاوانە جاسووسیە دکن. گرتنا وڵاتیان فەرەنسی چەند هەفتیان بوو پشتی خۆپێشاندان و ئالۆزیان لە ئیرانی و تەهران وانە بە وڵاتین نەیارن بیانیڤە پەیوەندی دار دکە. وەزیرە دەرەوە یا فەرەنسی ڕژدی لە وڵاتیان خواکرد چەند زوویە ژ ئیرانی دەرکەون چونکو ئەو دێ ڕاستی گرتن و زۆرێ بن. واشنگتن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرم و گورتترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. وڵاتین ئەندامین ئۆپک پڵس بڕیاردایە و بەرهەمین نافتاخوا 2 میلیۆن بەرمیلان کێم بکە ئەفدی ئالۆزیان لە بازارین جیهانی دروست بکە. رووسیا کەیفخۆشە بە بڕیارە ئۆپک پڵس و عەربستانە سعودی تێدا وڵاتی خودی باندۆرە. کرەملن دیبێژە ئەف پێنگاو دێ بێ سەروبەریە ئەمریکا دە بازارین جیهانیدا دروست کری هەف سەنگ بکە. لە ئەمریکا بلندبوونا بەهای نەفت و گازێ ڕاستەوخە کاریگەریە دکە سەر پێواژوین سیاسی نەهاک و هەلبژاتنین نیڤ دەم یەن کۆنگرسی ئەمریکی نێزیک دبن دەموکرات و بەڕێوەبەریە سەرۆک جۆ بایدن خەباتێ دکن و کۆنترۆلە هەردوو جواتن کۆنگرسی دەستی واندا بمینە بلندبوونا بەهای نەفتی بێگومان دێ ببە ئاستەنگ لە پێشوانە. لەوان بەڕێوەبەریە بایدن پێنگاوە ئۆپک پڵس بە ئالیگریە رووسیا و پۆتین دایە بنافکردن. ئەف پێنگاو دێ چاوە باندۆری بکە سەر هەلبژاتنین کۆنگرسی ئەمریکی دەرئەنجامên wê li ser peywendiyên Washington û Riyadê dê çibin û bijareyên li pêş birêveberiya Biden çine. Baştirîn kes bersiva van qisyarên me bide Dr. Bilal Ahmed Wahab lêkoler li Washington Institute lêre li Washington Dr. Beyanî baş spas bukatî cenabit pêş hemû ştêk bijarekan li berdem berêberayetî Biden Çîn. Xoma dizanîn tenha Iraq nebe eger Îran û Venezuela welatane dîke ewanê derewey OPEC Plus'in وڵاتی نەیارن.
بەیانی باش کاک دەخیل بەیانی باش کاگاسۆ لە ڕاستیە ئەم کێشەیەکی بەشێکی ئابوووریە بەشێکی سیاسیە جنابەت ئاماژەت بە بەشە سیاسیەکە کرد کەوا بۆ ناوخۆی ئەمریکا لەوانەیە بە شێوەیەکی سلبی زەرەر بدا لە ئیدارەی دیموکرات ئیدارەی بایدن کە برۆ هەڵبژاردنەکانی میدترم دەچن بەرزبوونەوەی نرخی بنزین لەم کاتە مانگێک پێش هەڵبژاردنەکان بۆ دیموکراتەکان خراپە لەلایەکی تریشەوە جۆرێکە لە هاوکاری بۆ پوتن جۆرێکە لە هاوکاری بۆ دژ یاخود بەم ئامانجانەی ئەمریکا کە هەیەی کە زەختێکی ئابووری لەسەر رووسیا دروست بێت ئەمە بێتە هۆیەوەی کە داهاتێکی زیاتر بچێتە گرفانی پوتینەوە بۆیە لەم دوو ڕۆوە ئەمریکا پێی ناخۆشە بەڵام بەشێکی تری ئەوەیە کە ئەمە لە ڕووی ئابوووریەکەەوە ئەگەر سەیری بکەیت جیهان و بەتایبەتی وڵاتانی ئۆپێک بەرەو قەیرانێکی دارایی دەڕۆن بۆیە دەیانەوێت لە ئێستەوە پێشەوەی کەوا نرخی نەوت بە تەواوەتی بشکێ پێش ئەم کێشەیە بکەون و لە ڕووی ئابوووریەوە هیچ نەبێت جۆرە لە سەقامگیری بۆ بازاری نەوت دروست بکەن پەیوەندیەکانی سعودیە و ئەمریکا بەهۆی ئەمەوە ڕاستی ناڕەحەتتر ئەبێ لە ڕووی سیاسیەوە ئیداری بایدن زۆر تووڕەیە دوێنێ سەرۆکی سەنات کە دیموکراتە وتی کە فرۆشتنی چەک لەوانەیە بە فرۆشتنی چەک بە سعودیا ڕادەگرێت وەلەوانەیە لە چەند ڕۆژی داهاتووشە شتی تر ببینین یاخود خێتابی تر ببینین ئەمریکا چەند پلانێکی لەبەردەستایە چەند با بڵێن ئۆپشنێکی لەبەردەستەیەکی کە مەسەلەی پترۆلیەم استراتیژیک ڕزێرڤە کە خزنی کردووە بیۆیلی سرف بکات هەڵبەتە ناوێت بە زووی ئەوە تەواو بکات بەشێکی تریشی واکات کە جۆرێک ینی ئەوانی کە بەرامبەر بە مەلەفی ئێران کارەکەن دەترسن کەوا ئێرە ئەمریکا نەرمیەک بەرامبەر بە ئێران بنوێنێ سەری خێراتر بێ بگەڕێتەوە ئیتفاقینەوەی بەڵام ئێران و ڤەنزوێلا وەکو ئاماژەت پێکرد هەردووکیان لەژێر حەساران کارکردن لەگەڵیان ناسەخت دکتۆر بلال دەمویست ڕوونکردنەوەیەکی یانیان لە لای تۆ بزانین ڕاستیەکەی ئەو وڵاتانی دەروەی ئۆپک پلسن دەتوانن بەرهەمێرانی نەوت زیاد بکەن هەم بۆ قازانجی خۆیان هەم بۆ پڕکردنی داواکاری بازار توانایان هەیە یان نا توانای زیادکردنی بەرهەمهێنانی نەوت ئاسان نییە تاکە وڵاتێکەوە ئەم توانایی هەبێت سعودیە ئەویش بنزیکەی ملیۆنێک تا 2 ملیۆن بەرمیل لە ڕۆژێکا وڵاتێنی وەکو ڤەنزوێلا وەکو ئێران ئەگەر ئیمڕۆژ بۆ نمونە تۆ ئەم ئابلوقە ئابووریان لەسەر لابەری چەند ساڵێکیان نەوێت چکە پێویستن بەوە بەرهێنانە پێویستن بە تەکنۆلۆژیە تا بتوانن بەرهێنانی نەوتی خۆیان زیاتر بکەن بۆ هێشتەکە ئۆتۆماتیک نییە بەتایبەتی ئێران ئەوەی کە بۆ ئێران جیاوازە لەگەڵ ڤەنزوێلا ئەوەیە کە بحکمەوەی کە چەند ساڵێکە حەساری لەسرە چەندەها ملیۆنە بەرمیلی نەوتی هەیەکەوە لە تەنکەرایە و دانراوە بەڵام بەهۆی ئابلوقەکەەوە کەس ناتوانێت لێ بکڕێ ئەگەر هاتوو جۆرێک لە ئاسانکاری بەرامبەر بەم نەوتە بکرێت لەوانەیە ئەمەی کە لە تەنکەرایە بتوانێت بیفرۆشێت جۆرێک لە ماوەیەکی کورتخایەنە ئاسانکاریەک یاخود بازار نەوتێکی زیاتری تیابێت بەڵام ئەمریکەوە ئەم وڵاتانە بتوانن بە خێرایی بەرهەمهێنانی خۆیان زیاد بکەن ئەمەیان چەند ساڵێکی ئەوێت ئەگەر هاتوو کێشەی بۆ دارایی و سیاسیش بەڵێ دکتۆر بلال ئەحمەد وەهاب لە نوستوی واشنگتن لێرە لە واشنگتن زۆر سوپاس بۆ کاتی جەنابەت باز بۆ ئێوەش جۆ بایدن سەرۆکی ئەمریکا هەفتەی ڕابردوو لێخۆشببوونی بۆ هەزاران ئەمریکی ڕاگەیان کە تاوانبار بوون بە هەڵگرتنی ئاسایی ماڕوانە سزادرا بوون وە کۆشکی سپی دەڵێت پلانەکەی بایدن باز لە شێوازەکانی تومەتبارکردن دەکات کە ساڵانێکە بە شێوەیەکی نادادپەروەرانە کەمینەکانیان کردوتە ئاماچ بەشێک لە کۆمارەکانیش لە ئێستاوە ڕەخنە دەگرن. سەرۆکی ئەمریکا جۆ بایدن لێ خۆشببوونی بۆ هەزاران ئەمریکی دەرکرد کە تاوانبارن بە پێی یاسای فیدراڵی بەوەی بڕێکی کەمی مەڕەوانیان پێگیراوە لێدوانەکانی بۆتە بابەتی گەرمی تۆڕە کۆمەڵایەتیەکان. هەروەکو وتم لە کاتی خۆکاندیدکردنم بۆ سەرۆک نابێت کەس تەنها بەخۆی بەکارهێنان یان هەڵگرتنی ماریواناوە لە زیندان بێت لە زۆرێک لە ویلایەتەکاندا لە ئێستادا یاساییە. سەجەرەی تاوانەکانی هەڵگرتنی مەریوانە بووەتە خۆی بربەستی ناپێویست لە بەردەم دامەزراندن بۆ خانوبەرە و دەرفەتی خوێندن و ئەوەش پێشەوەی چارەسەری ئەو جیاوازیە ڕەگەزیانە بکرێت لەمەڕ کێ ڕوبەڕووی دەرەنجامەکانی بۆتەوە.
دەیان ویلایەت و چەندین ناوچەی ئەمریکا واشنگتن دیسی جۆرێک لە یاساییکردنی مەروانیان هەیە. پلانەکەی بایدن تەنها کاریگەری لەسەر ئەو کەسانە هەیە کە بە بڕێکی کەمی مەروانەوە گیراون، نەک ئەوانەی بەرهەمیان هێناوە یا دابەشیان کردووە و دەستگیرکردنەکان نابێت پەیوەندی بە تاوانی دیکەی وەک دزیکردن و یا دەستدرێژیکردنەوە هەبوو بێت. بەڵام هەندێک لە ڕەخنەگرانی سەرۆک بایدن وەک سیناتۆری کۆماریەکانی ئارکەنسا تۆم کۆتۆن لەسەر تویتر ئەم بابەتیان بە هەوڵێکی بێهیوە بۆ سەرنجلادان لەسەر سەرکردایەتیە شکست خواردۆکەی ناوبردووە. کۆشکی سپی دەڵێت لێخۆشبوون دەرفەتێکی تر دەدەن بەو کەسانەی کە پێشینەی تاوانیان هەیە بۆ هەڵگرتنی مەروانە کە زیانی بە دەرفەتی دامەزراندن و یا خانوبەریان گەیاندووە. ئەوەش بەشێکە لە پاڵنەرێکی گەورەتر لەلایەن بایدنەوە بۆ گۆڕینی چۆنێتی پۆڵێنکردنی مەروانە لە ئەمریکا. لە ئێستادا ماریوانە لە هەمان ئاستی مادە هۆشبەرەکانی وەکو هێرۆین پۆڵین دەکرێت. بۆیە ئەوەی سەرۆک وتی مانای نییە لەبەرەوە کار دەکات بۆ دووبارە پۆلێنکردنی مەریوانە. هەروەک دەزانێت کە زۆر کەس بە تایبەتی لە کۆمەڵگای ئیسپانی و ڕەشپێستەکاندا کاریگەری یاساکانی فیدراڵی مەریوانیان لەسەر بووە بەخۆی تەنها کە مەریوانای پێبووە. لە ئیستادا هیچ زیندانیەکی فیدرالی نییە کە دەست بەسەر کراون لەبەر ئەوەی بڕێکی کەمی مەروانیان پێگیرا بێت. بەڵام بەو پێیەی زۆربەی سزاکان پەیوەست بە مەروانەوە لەسەر ئاسی ویلایەتەکان ڕوودەدەن. سەرۆک بایدن جارێکی تر داوای لە هەردوو پارێزگارەکانی دیموکرات و کۆماریەکان کردووە کە لێخۆشبوون لە ویلایەتەکانیان دەربکەن. لە کاتێکدا لێخۆشبوون تۆماری تاوانی کەسێک ناسڕێتەوە، بەڵام بربەستەکانی وەک ئەوانەی لە بەردەم مافی دەنگدان یان دانیشتن لە دەستەی سۆندخواران لا دەبات. سەرڕای ئەوەی داوای لە دەستگای فیدراڵیەکان کردووە پێداچوونەوە بە پۆڵێنکردنی مەروانە بکەنەوە کە لە ئێستادا بە مەترسیداترین لە فێنتانێڵین ریزبەند کراوە. بەڵام تاکۆ ئێستاکە سەرۆک بایدن داوای لەو جۆرەی لەسەر ئاستی نیشتیمانی نەکردووە. شایان پاشا بۆ راپۆرتی ئارەش عەرەبسادی دەنگی ئەمریکا. دەنگی ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. ڕێگنەکەوتنی یەکێتی و پارتی لەسەر پۆستی سەرۆک کۆمار کاریگەری کردووەتە سەر هەرێمی کوردستان و عێراقیش پەیوەندیەکانی نێوان ئەو دوو حیزبە دەسەڵاتداری هەرێمی تێکرا ئاڵۆز کردووە. ئایا بۆ تا ئێستا ئەو پۆستیان یەکلایی نەکردوێتە و هەموو دنیا پێیان دەڵێت ڕێبکەون و ناکۆشیەکان وەلا بنێن؟ سەبارەت بەو پرسە پەیامنێرمان دڵشاد ئەنوەرمان لەگەڵدایە. دڵشاد ئەم کاتت باش. ئەم کاتت باش، زۆر سپاس. لە کاتێکدا دڵشاد چوارچێوەی هەماهەنگی هەوڵەکانیان سەر کردوێتەوە بۆ پێکەنانی حکومەتی نوێ، بەڵام یەکێتی و پارتی گەشتوونەتە کوێ؟ بەڵێ ئاسۆ دیارە ڕێکنەکەوتنی یەکێتی و پارتی لەسەر پۆستی سەرۆک کۆمار لە کاتێکدایە کە چوارچێوەی هەماهەنگی هەوڵەکانی بۆ پێکێنانی حکوومەتی عێراق چڕ کردوێتەوە بە پێی و زانیاریانەی کە دەست ئێمەکەوتووە تا ئەمڕۆ سێشەممە یەکێتی و پارتی لەسەر پۆستی سەرۆک کۆماری عێراق ڕێک نەکەوتوون بەو پێی کە پارتی دیموکراتی کوردستان تاکو ئێستا پێداگرە لەسەر بردننی پۆستەکە و یەکێتی نیشتیمانیش بردننی پۆستەکە و ڕادەستکردنی بە پارتی ڕەت دەکاتەوە. بۆیە چەند پێشنیارێک بۆ یەکێتی و پارتی کراوە، لەوانە ئایا بە دوو کاندیدی جاوە بچنە نێو پرۆسەکەەوە کە پارتی ئەمەی ڕەت کردوێتەوە یاخۆ یەکێتی دەستبەرداری پۆستەکە ببێت و کەسێکی تر بگۆڕێ یەکێتی ئەمەشی ڕەت کردوێتەوە. بۆیە لە ئێستادا کۆبوونەوەکە خراوەتە ڕۆژی پێنجشەممە بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار. ڕەنگە ئەمە هەوڵێکی چوارچەوەی هەماهەنگی بێ بۆی بیانوێت دەرفەتێک بە یەکێتی و پارتی بدەن بۆ ڕێکەوتن. بەڵێ بەڵێ دڵشاد، ئەگەر یەکێتی و پارتی ڕێک نەکەون لەسەر ئەو پۆستە چ زیانێک گەگەێنن بە خۆیان و بە کۆمەڵگەی کوردی؟ بێگومان بەڵێ بێگومان ڕێکنەکەوتنی یەکێتی و پارتی لەسەر پۆستی سەرۆک کۆماری عێراق تەنها کێشە لە نێوان یەکێتی و پارتیا پۆستی سەرۆک کۆماری عێراق نییە، بەڵکو لە ناوخۆی هەرێمی کوردستانی یەکێتی و پارتی دنیای گرفتیانەیە لە شێوازی حکومڕانی و بەڕێوەبردننی هەردوو زۆنەکە، زۆنی سەر و زۆنی سەوز بە تایبەتی کە بەرپرسانی یەکێتی بانگەشەی ئەوە ئەکەن کە لەلایەن حکوومەتی هەرێمەوە یاخود لەلایەن ناوەندی قەراری حکوومەتی هەرێمەوە وەک پێویست بایەخ بە سلێمانی نادرێ. بۆیە ڕێکنەکەوتنی یەکێتی و پارتی و بەجار ڕۆیشتنە نێو
نێو پرۆسەی هەڵبژاردنەوە یاخود بایکۆتکردنی پرۆسەکە لەلایەن پارتیەوە ڕەنگە کێشەکانی ناوخۆی هەرێمی کوردستان قوڵتر بکاتەوە بە تایبەتی کە چاوەڕوان نەکرێتێکی پارتی هەندێک مەسەلەی ئەمنی لە بەرامبەر یەکێتی زیندوو بکاتەوە و یەکێتیش بە دوای مەلەف ئاگەڕێ بۆی هەندێک مەلەف بەرامبەر بە پارتی دیموکراتی کوردستان زیندوو بکاتەوە و ڕەنگە دوجار ئەمە شەڕی ڕاگەیاندنی نێوان هەردوو حزبەکەی لێ بکەوێتەوە و چاوەڕوانی شەکرێت کە لە ڕۆژانی داهاتوو ئاگەریەکێتی و پارتی لەسەر ئەم پۆستە نەگەنە ڕێکەوتن و درزی نێوانیان قوڵتر ببێتەوە چاوەڕوانی شەکرێت حتا ئەمە کاریگەری لەسەر ئەدای حکوومەتی هەرێم و تا ڕادەیەک ئیفلیجبوونی حکوومەتی هەرێمیش بێت لەبەرەوە یەکێتی و پارتی دوو پای سەرەکی پێکێنەری حکوومەتی هەرێمی کوردستانن بۆیە لە حاڵەتی ڕێکنەکەوتنی یەکێتی و پارتیا لەسەر پۆستی سەرۆکۆمار بێگومان لە ناوخۆی هەرێمی کوردستانی بارگرژی و لێکترازانی زیاتر دروستە بێ. بڵێ دڵشاد ئایا چاوەڕوان دەکرێت سبەینێ کۆبوونەوەی پەرلەمان بکرێت؟ بێگومان ئەگەر سبەینێ کۆبوونەوەی پەرلەمانی عێراقیش ئەنجام بدرێت شاخەوان عەبدوڵڵا جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق ڕایگەیاندووە کە لەم کۆبوونەوەیە سەرۆکۆمار هەڵا بژێردرێەوە کەمێک لەمەوبەر محەممەد حەلبوسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاند کە کۆبوونەوەی پەرلەمان بۆ هەڵبژاردننی سەرۆکۆمار ئەخرێتە ڕۆژی پێنجشەمە ڕەنگە ئەمە پێدانی دەرفەتێک بێت بە یەکێتی و پارتی تا ڕێک بکەون و تاکو ئێستا ڕاستە ئەعلان کراوە ڕەنگە ئەگەر یەکێتی پارتی لەسەر ئەمە ڕێک نەکەوتن و داوای دەرفەتی زیاتر بکەن دوور نییە کۆبوونەوەکە بخرێتە ڕۆژی یەکشەمەش بەڵام تاکو ئێستا ئەوەی کە بڕیارە سەرۆکی پەرلەمان ڕایگەیاندووە قەرارە ڕۆژی پێنجشەمە یەکێتی پەرلەمانی عێراق کۆ ببێتەوە بۆ هەڵبژاردننی سەرۆکۆماری عێراق. بەڵێ زۆر سپاس دڵشاد بۆ زانیاریەکانت هەربژین. زۆر سپاس بۆیەوەش. li bîreweriya salvegera derxistina rêberê Partiya Karkerên Kurdistanê PKK Abdullah Öcalan di sala 1998 de ji Sûriyê ku di pêra û di 14 Şubat 1999 de hat girtin li wê bîreweriyê Partiya Demokrat Agalan HDP di duh nehî cotmehê li herêmên Kurdan û li bajarên dîn Tirkiya rêzek çalakiyan rêxistibû lê hêzên ewlekariyê destûr neda van bizavan û êrîş kira ser çalakvanan hatiye ra gotin ku 138 kes hatine girtin pêncî û neh ciwana li Diyarbekir Amedê bûn. Xecan Farqîn Peyamêra Dengê Amerîkayê li wir wê agahiyên nû bide me. Xecê fermû. بله دم باش داخل لكن تجد في الشانكر بقشتي صدو في حاجة لجلك باجرامات اسطنبول وان إزمير لجولمان هرسال عمدي هاتون دست سركرم اللي جبري عمدي حمي هاتون باردان بريا برنامج من أبوقات هدف كارنس داوشية قالوا جدوه بشيء بردا شو لحق كيفاتنا باردان إيج عمدي اللي أنا دوزكت هيجي لدوزجرينا لزادجهنا زادجه أسينكو لهرينا ورئيسادي وامر سندن تشتغل أبوقات بو بناب وان كسان دوزك كسان لهفتروكين هدفا آمد جلسان أساسوي وزياد شيلا هرسا هفتروكي بارتيا هرم ديمقراطيك آمد هايرتين عاصم هرسا اندام بارتيا مجلسا هدف بفجي هنا تشتكو دستشان كر قوتو دادگه هفا قد خداني اثر وانكو نكاد دركبن داري ولا تهرسا كنترول عادي دايكوش حتى سو رجاء إهار إنزبدن لتشابريكو حتى درنجي الشباب أبدوزا كشي المحكمة إفادة بدن لأبقات شابري أبقات بودم شابري لكو أوجي سبت فرم بردان قلتيا إذا تستطيع هذا بله خجي هيزن أولكارية چالاكين هدفين دنجي جبلي بيروريه وين مافو آزاديان جي آستان دك أو چما بله أبدنا كده جد عصية صداتي شي وقتا مثلا بيشن كو بشتي هولة دالبالش كلي بردا أبدنا كده جد لباجار كردا قد خيايك منك وانا امكان بيش شاطين صار له دري شالكتين قد فكرن لي دطايبات وقتك وفرق مخوفشاندان يكبكن وقتی که دژی بجم يعني آرامیه ناز باجر خراب کن کنی خواندن شون زن تجدید شانکر افشالکین هدف جبیر درک کابلا اجلام بون و کسی که هاتون دست شانکر دست سرکرجی وقتی که بشتر شالاکی رسمت تروری به هات نداد کن فرصت که جوانجی هات یکرن اذا کاغلو وزانن نهجوت مهچیه او روچیه وش ما بشتر بون ولودر داخلی یک چاب دانه و بشتوان رسمت تروری
رنگی یعنی هدفی زانن که گله چاران مدافعانی رایدار انداش دبینه کد به ابرت اسمك تروریش بروی تدمی کشالکی وان دستنا نتنه پشتوانیا جنا امنی و ناگهان اثر سرداجی ایریشین گله کل شی بکنن لآمده. بله خاجی امزانی بیرواریا دیسان مرنا نویسکار نافدار محمد اوزونجی چالاکی هنا او چالاکی تین آستان کرنیان نه. بله محمد اوزونج بوجه کرد براسی ناوکی گلک به باندور بوج برک وقت یک دامزبنری وجه لوجان آسودی تناس کرن 12 سال بری لآمده نخوشینا پنچشیر جیاناوی یشی نخوش دست تابو ایران سرگوراوی باید کم دور ساعت نفر ساعتی که در بیرامنه که چیده و کدیجی پانده که سر جیاناوی برهمنوی و دیمتاویش بوی وجه کردیچیه جالی مسترک بود پانده که جی لدار کرده. وزارة چاند یا تركيا هالبت فستيفالك ريدخا ديارة سروك تركيا رجب طيب أردوغان ويلي أعمد ببالي سازين كردي اللي ديجي وينانا أو چه مسألة؟ بله براستی دمکی بريشك و يعني جالي رایدان دولت برنامه که اساس سیر تجاه رنگینا دارتن ل حاضر ذهن ازشون اكو نزي هدف نرجع كده تجبر كده بيشن سود وزان نبي فستيفال جي رياكشن ده سوريا وطيبات الناف سوريتين دارتن او بيشن سور حافظه بيرا باجر بو هاتا رفاندن افاديجنا تساندن بحذران كيف الويدري كوشبار بون برنت شيبون هي او دمن تارينا هات نروني كرن هي خلق شينا خو باش نگرتيه چوا شدل ويدري وقت فقط تشتكينا هات ذكرن فستيفال مديري تشد بال دجي بيا كده كان تشكن بينن دقال بانجوات هذا في وانا جي باشتريك ده واردوغان بتشارچ بدا يوره لي ميتينغ كدار فاجوتي تو ميتينغ هلبجات دستكا هلبجات جيت نستاندن الاخير بالي خجان فارقين بامن دنگي امريكا لديار بكر عمدي قال لك سباس لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بەتایبەت لە ناوچە کوردنشینەکان کاری بیناسازی کەم بۆتەوە بەهۆی ئەو دۆخەوە هەزاران کرێکار بێکارن بە وتەی چاودێران ڕێژەی بیناسازی لە ناوچە کوردنشینەکانی سووریا بە ڕێژەی نزیکەی لە سەدا 80 دابەزیوە فەرمون لەگەڵ ئەم راپۆرتەی زانا عومەر لە خامشلەوە. تفگرا آواهی لباکور رجلاتی سوریه به تایبەتی لە هەرێمên کوردان کێم بوویە ئاواهیên نو نایên avakirin و gelek avahiyên din jî karê wan hatiye rawestandin û nîvcomane li gorî berpirsan geşebêdan û tevgera avahiyê girêdayê rewşa siyasî ewlehiyê ye rêvebirê yekîtiya ofîsên avahiyan Ednan Misewwer dibêje got gef û êrişên Tirkiyeyê ser deverê bûne sedema kêmbûna asta avahiyê. وكرين وبروتين براسيجي قلتي هبو دما يكي متعهد شو سر عردتي مجرد تريكس دبر دخلالها درجات قش دهات بروتين لكن انا حكي سكناندين شيبوي او سكناندينجي قريداي بمسألة سياسي مسألة عسكري دما يعني دولة الكيلا كما ترسيه هنكي تخيلن دلي ملد يرو اويا بشكي تعداري دبي د بردوامیه اخافتنا خوده برز مصور دا زانینگو پیوستیا دوري باولهیه هي داکو ولاتی قاربن آواهی اخو ساز بکن يك هي خانيكي وهي وشوار عندك اخو ابابك دما طرس سبب بشكي دورت طرس تاثير قلتي لملدك الولاتات حركه سلويه اقتصاد وقت ما قلت اقتصاد وراس مال يعني عفوا الشر بهدوف جريداي لالیه کیدن او روش باندوره که نینی لسر روش آبوری یا بحزاران کارکران دکه باوی صافی کارکره کی آواهیانه جگوندواری قابشلویه دبیجه گو کاریوان گلکی کم بویه و بزحمتی دبارا جانا خود کنها ممكن نمشي بالشارع اي واحد يصيح لك بري ام لكولان دمشيان خلكي غازي مدكر جبو كار لافدو سالن افاكرن راوستيايا وكرين فروتن نمايا كاري مجي بيرا راوستيايا تفجر افاكرن لاوازه دهاتن مجی نه لگوری لیچونین جیانی نه نخاسم هنک جمع زاروک و نخوش دمالباتی وان دهنه. لالیه کدیم بو هابونا نرخ آلاف و ماده این آواکرینه بویا آستنگ لیپیش برداوامی آواکرینه کارسازی واری آواکرینه احمد حسن دبیجه گو نها دهاتن آواهسازی پرکن بونه نخاسم گو نرخ لیره سوری برانبری دلار امریکی پرداکتیه. هر شغل نا شغل وعلى قيمة برهانينا وشغل جي أنا كيما بالمقابل يعني بري بلكي أم هي قشيد شغلين أنا أم هي بلكي دهرو
14 ڕۆژام ناشغڵ و مشاکلی مەژی ئەغلبێ ناژبەر وەگەم گوتیتە مواد بینای بخۆژی مقابی دۆلار بهابوونە فرۆتن نەمایە و بەلەدیاجی بچەکی ئەستەنگیەج مەرچێتکن تاپقا چارە لەغوکردنە متحدرە ناوەفێ ناین گەلێک مەشاکلا جاناژ مەردەخن ئەو ژیگە بچەکی سەبەبەکەش کێمبوونا شغڵرە. Li gorî çavdêran rêjeya avahiyê li herêmên Kurdên Sûriyê nêzîkî 8 sedî daketiye. Li aliyekî gef û êrişên Tirkiyeyê metirsiyeke li deverê çêkiriye, li aliyekî din jî nirxê kelûpelên avakirinê bilind bûne. Nirxê her toneke hesin gihîştiye $1000 Amerîkî goberiya niha $850 bû. Her wiha nirxê her Türkeke çemento gihîştiye 25,000 leyreyên Sûrî goberiya niha 18,000 leyreyên Sûrî bû. Zana Umer dengê Amerîka Qamişlo. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. سەرۆکی ئەمریکی جۆ بایدن ڤاگەڕیا کۆش کاسپی دوشەمبێ پشتی بە هەنڤدانا داویە هەفتیە و ڕۆژە نیشتیمانیە خەڵکی ڕەسەنی ئەمریکا ji ویلاتاخوا دەلەوێر و هەفدەمێ مەزنترین ێریشا رووسیا لە دژی ئۆکرانیا di چەند مەهاندا. دوشەمبێ سڤیل لە چەند باژارên ئۆکرانیا ببوونە ئارمانجên ێریشên موشەکان و درۆنên رووسی. بکێمی 14 کەس دوان ێریشاندا هاتنە کوشتن و بوون سەدەمێ بڕینە ئاو و کەهرەبێ وێرانکردنا ئاڤاهیان و تێکدانا ئۆتۆمبێلان. لە داخوایانیەکێدا سەرۆک بایدن گوت ێریشên موشەکên رووسی و سڤیل کردنا ئارمانج نیشانەکە دیا هۆڤاتیا شەڕێ پوتینە لە دژی گەلێ ئۆکرانیا. دە پەیوەندیەکە تێلەفۆنێ دەژی سەرۆکی ئەمریکی جو بایدن بە سەرۆکی ئۆکراینی را سۆز دا کو سیستەمی بەڕەوانیە ئاسمانی یا کو ئۆکرانیا لە دەستپێکا شەڕی داخوازکردی بدە ئۆکرانیا. بایدن گوت ژی ئەمریکا دیگەل هەفبەندên xwe dêkarî bike ji bo ku Rûsya bihayê dijminkariyê xwe bide. بەڵێ بڕیار بوو ڕۆژی دووشەمە کۆبوونەوەی گشتی نەتەوە یەکگرتوەکان ساز بکرێت بۆ گفتوگۆکردن لەسەرەوەی کە ئایا داوا لە رووسیا بکات پەشیمان بێتەوە لە لەکاندنی 4 ناوچەی ئۆکرانیا. بەڵام گفتوگۆکە لە کاتێکدایە کە رووسیا گەورەترین هێرشی موشکی کردە سەر شارەکانی ئۆکرانیا و کۆمەڵگەی نێودەوڵەتی زۆر نیگەرانن لەو بارەیەوە. کۆبوونەوەکەی ئەنجومەنەکە کە پێش هێرشەکەی ڕۆژی دووشەمە پلانی بۆ دانرابوو بە مەبەستی وەڵامدانەوەی ئەو ڕووداوە بوو کە گوایە رووسیا لە مانگی ڕابردوودا ناوچەکانی دۆنسک، لۆهانسک، خێرسۆن، زاپۆریژیای ئۆکرانیادا گیر دەکات. ئەم هەنگاوە دوای ئەو ڕێفرام دۆمە هات کە لەلایەن رووسیاوە ڕێکخرا بوو حکوومەتی ئۆکرانیا و ڕۆژئاوا ئەم هەنگاوە بەناشەرعی و ناشارستانی ناودەبن و ڕەتیان کردەوە. نەتەوە یەکگرتوەکان تۆڵەسەندنەوەکەی رووسیا لە ئۆکرانیا شەرمەزار دەکات کە بەهۆی ئەو هێرشە کوشندەیەوە دەیان کەس کوژان و زیانی زۆری گەیاندووە بەو شارانە. سەرۆکی ئۆکراینە ڤۆلۆدیمیر زەلەنسکی گوت ژی ێریشên رووسیا لەسەر باژارên ئۆکراینە دوشەمبێ تاکتیکێکا کارên تیرۆریستî بوو. Di gotara xwe ya şevê dî da li pêş û li nav wêrankariyan Zelenskî got temaşayî armancên rasteqîneyên Rûsya bikin. Wî çend şînewarên dîrokî bi nav kirine ku ber bi ziyana wan êrişan ketine. Yek ji wan jî zankoyeka kevna 109 salî û mozexaneka hunerî bû û her wasa girîngtirîn şînewarê kiristiyanan li Rojhilatî Ewropawî got Ûkraniya nahê tirsandin belkû dê pêtir yekgirtî be. سەرۆکەکانی نۆ وڵات لە بوخارست بە یاوەری سەرۆکەکانی مەکەدۆنیای باکوور و مۆنتەنیگرۆ ڕەنگەیاند بردومانکردنی هەڕەمەکی بۆ سەر شارەکانی ئۆکرانیا لەلایەن رووسیاوە بە پێی یاسا نێودەوڵەتیەکان تاوانی جەنگە. ئەوان دەڵێن ئێمە وەک سەرۆکەکانی بولگاریا، کۆماری چیک، ئیستیوانیا، هەنگاریا، لاتیڤیا، لیتوانیا، مونتێنیگرۆ، مەکەدۆنیای باکوور، پۆڵەندا و ڕۆمانیا و سلۆڤاکیا ئەو بردومانە شەرمەزار دەکەین کە لەم دوایەنەدا لەلایەن رووسیاوە ئەنجام دراون کە بە پێی یاسا نێودەوڵەتیەکان تاوانی جەنگن. بەڵام رووسیا ڕەتی کردوێتەوە کە بە ئەنقەس هێرشی کردێتە سەر خەڵکی مەدەنی. بەڵام لە ڕاستیدا
تێکڕای هێرشە موشکەکان بۆ ناو شار و شوێنی نیشتەجێبوونی هاوڵاتیان بووە. کار بەدەستێکی حکوومەتە تورکیا دەبێژە ئاژانسا نوچەین فەرەنسیک و سەبەهی چارشەمبێ سەرۆکی تورکیا ڕەجەب تایب ئەردوغان دێدەگەل هەڤبەری خۆی رووسی ڤلادیمیر پوتین کۆم ببە لە کێلەکە لووتکەیە هەریمی لە ئەستانە پایتەختی کازاخستانی تورکیا و حتا نەها خوا بێئالی ڕاگرتیە دشەڕێ رووسیا لە دژی ئۆکرانیەدا پەیوەندیên باش دەگەل هەردوو هەفسنوورên wê yên deryaya ڕەش رووسیا و ئوکراینە ڕاگرتینە. بەڵێ هەرسەبارەت بە ئۆکرانیا رووسیا لە 21 مانگینەوە بە زۆر هاوڵاتیانی کریمیا کە بە زۆر لکان دوێتی بە وڵاتەکەیەوە ناچار دەکات چەک هەڵبگرن و لە شارەکەدا لە شارەکەی خۆیانەوە دەستکەن بەوەی کە بەشداری شەڕکن. بەڵام پسپۆڕانی مافەکانی مرۆڤ دەڵێن تاتارە ڕەسەنەکانی کریمیا بە زۆر ناچار دەکرێن ببن بە جەنگاوەر و سەرباز. ئەم راپۆرتە زیاتر ئەو بارودۆخە ڕوون دەکاتەوە. سەرکردەکانی نیمچە دوورگەی کریمیای نزیک لە رووسیاوە دەڵێن ئەو بەناو کۆکردنەوەی بەشێکی سەربازی هێزەکان لەو نیمچە دوورگەیە کە لکێنراوە بە رووسیاوە کۆتایی هاتووە. بەڵام یەکێک لە ڕێبەرانی مافی مرۆڤ کە پشتیوانی لە تەتەرە ڕەسەنەکانی کریمیا دەکات بێ ئەوەی ناوی بوو تێت قسەی بۆ کردوین و پێی وایە زانیاریەکانی بە سەربازکردن بەردەوام لە ئارادایە. لەسەر بنەمای ئەوەی کە پیان وتوم ئەو داواکاریانە دەهێنە بەر ماڵی خەڵکەکە. خەڵک لەوە گەیشتون کە هەر کەس لە دەرگایدا هاوڕێن نییە. زۆر جار هەر نایکەنەوە. جارەوایە ڕۆسیەکان دەچن دەڵێن یارمەتیمان پێوەستە کە دەیکەینەوە بانگهێشتنامەکەیان دەدەنێ. سەرۆکی ئۆکرانیا زێلێنسکی لەگەڵ ئەو بۆچوونە هاوڕایە. دۆخی کریمیای داگیرکرا و کارەساتبارە. زانیاریەکان سەبارەت بە وەرگرتنی تەتەرەکانی کریمیا لە ڕیزەکانی سوپای رووسیا پشتڕاست کراوەتەوە. زۆربەی ئەو بانگێشتنامانە دەگاتە دەستی تەتەرەکانی کریمیا. چالاکوانانی مافی مرۆڤ داوا لە خەڵکەکان چاوپۆشی لە بانگێشکردنەکان بکەن و نەچنە ئەو شوێنانە. باشترە خۆت لە کۆبوونەوە گشتیەکان بە دوور بگری تاوکو و نەبیتە قوربانی کۆمەسیارە سەربازیەکانی رووسیا. هێڵی پەیوەندی تەلەفۆنی هێزە ئاسایشەکانی ئۆکرانیا کراوەیە و ئەو پیاوانەی لە پێشەوەی شەڕەکاندان دەتوانن پەیوەندی بکەن و خۆیان بدەن بەدەستەوە. زۆرێک لە تەتەرەکانی نیمچە دوورگەی کریمیا کەوتونەتە کۆچکردن. هەندێک لە پیاوانی تەمەن 18 بۆ 50 ساڵ ئەوانەی پارەیان هەیە یان کەسێکیان لە دەرەوەیە هەوڵیان داوە لە ڕێگای جۆرجیا و کازاخستانەوە بشنە دەرەوە. بەرپرسانی ناوەندەکانی تەتەری کریمیا پێیان وایە ئەو بە سەربازکردنە ڕێگەیەکە بۆ لە ناوبردنی بەرخوداری بزوتنەوەی تەتەرەکانی کریمیا لەسەر دوورگەکەیان. ڕووسەکان دەیانەوێت لەسەر دەستی ئۆکرانیەکان تەتەرەکانی کریمیا لە ناو ببەن. ئەوە گونجاوترین ڕێگەیە بۆ ڕووسەکان چکە دەیان پیا و لە هێڵی پێشەوەی شەڕەکان و شوێنە مەترسیدارەکانن. تا ئێستا ڕوون نییە چەند کەس لە تەتەرەکان چوونەتە ریزی سوپای رووسیاوە. چالاکوانان ئەو بە پێشەکاری مافەکانی مرۆڤ ناوە بن لە کاتێکدا لە ڕێکەوتن نامەی جنێڤدا هاتووە کە داگیرکە ناتوانێت خەڵکیەوە ناوچەی داگیری کردووە بکاتە سەرباز. لەو بارەیەوە نوێنەری ڕێکخراوەکانی دیکە و هیومەن ڕایتس وۆچ ئەم بابەتە و تاوانە جەنگیەکانی دیکەی رووسیا دۆکومنت دەکەن. یحیا بەرزنجی دەنجی ئەمریکا بۆ راپۆرتی بۆلیسیا باکالیتا واشنگتن. و پەتا کۆڤید-19 حکوومەتên hin welatان çarkirine hezrarêkên jîr û dahêner bikin ji bo alîkariya welatiyên xwe li salên herî bi zehmet û giranên berbelavbûna nexweşiya korona. Li Togo datayên satelaytan û zanyarî alîkar bûn cihên ku xelkê wan pêdivî bi alîkariyê hey dest nîşan bikin. Çawa ev raporta dengê Amerîka şirove dike. ئیلای کۆماکۆ وەستایەکی بیناسازیە دەڵێت کاتێک پەتای کۆڤید-19 لە ساڵی 2020دا سەری هەڵدا کار لە لۆمەی پایتەختی تۆگۆ زۆر کەمی کرد. بەبێ فەرمان پێدانمان ئێمە ناتوانین کار بکەین و بڕێک پارە بۆ خۆراکی خەزانەکانمان دابین بکەین. هەر بۆیە دەڵێم کۆڤید گورزێکی لە ئێمەدا. بە ملیۆنەها کەس وەک ئیلای کۆماکۆ لە ناکاودا بەرەو لێواری ئەو پەڕی هەژاری بران بەهۆی ڕاوەستانی کارکردن لە سەرانسەری جیهان. حکومەتان لە تەقەلادا بوون بۆ دابینکردنی کۆمەک بەڵام کێشەیەکی گەورە هەبوو.
مەسلەکەی ئەوەی کە لە زۆرێک لە وڵاتان بە تایبەتی وڵاتانی داهاتی دانیشتوانەکانیان کەمە ئاماری زۆریان لە بەردەستان نەبوو هەتا بزانن کۆمەک و یارمەتی حکوومەتیەکان بەکێ بدەن. بۆ نمونە لە وڵاتێکی 8 ملیۆن کەسیدا کە ناوچەی بەرینی گوندی تێدایە، ئایا چۆن شوێنی ئەو کەسانە دیاری دەکەیت ئەوانەی دانیشتوانەکەی ئەو پەڕی پێویستیان بە یارمەتی هەیە؟ بۆ نمونە لە وڵاتێکی 8 ملیۆن کەسیدا کە ناوچەی بەرینی گوندی تێدایە، ئایا چۆن شوێنی ئەو کەسانە دیاری دەکرێت ئەوانەی دانیشتوانەکەی ئەو پەڕی پێویستیان بە کۆمەک و یارمەتی هەیە؟ ئەگەر تۆ یا من بچینە سەر نەخشەی گوگل یان تەماشای هەندێک لە داتاکانی سەتەلایت و وێنەیەکی ئاسمانی شارۆچکێک بکەیت، ئەوە هەتا ڕادەیەک دەتوانیت کە بزانیت ئەو شوێنە دەوڵەمەندنشینە یان نا. سەربانەکانی خانووی دەوڵەمەندەکان لە کانزا دروستکراون و گەورەترن و مەودایەکی بەرین لە نیوان خانوەکاندا هەیە و شەقامەکانیان خێرتاو کراون و زانیاری زیاتر لەبارەیانەوە لەبەر دەستا هەیە. هاوکات خانووی هەژارنشینان لە پۆش دروستکراون. لێکۆڵەرەوان ڕاهێنانیان بەهۆی زیرەکی دەستکردەوە پێکراوە بۆ ئەوەی ئەو شوێنانی پێویستیان بە کۆمەکە دەستنیشانی بکەن. زیرەکی دەستکرد نەخشەیەکی ناوچەی هەژارنشینەکانی بۆ تۆگۆ دروست کرد. کەسانی دەوڵەمەند تەلەفۆنی زیاتر دەکەن بە بەراورد بە کەسانی هەژار. هەروەها کەسانی دەوڵەمەند ڕەنگە تەلەفۆنی زیاتری نێودەوڵەتی بکەن لە کەسانی هەژار بەهۆی ئەوەی گرانترە. ڕەنگە کەسانی دەوڵەمەند زانیاری زیاتری تەلەفۆنیان لەبەردەستدا بێت و بەکاری بهێنن. بەگشتی کەسانی هەژار تەنها تەلەفۆنی جۆری ئاساییان هەیە. ئێمەلی ئەیکن و هاوکارانی لە زانکۆی کالیفۆرنیا لە بێرکلی لە گۆڤاری نیچر نووسیویانە و دەڵێن ئەم سیستمە کارێکی باشی ئەنجامدا لە دەستنیشانکردنی کەسانی هەژار بە بەراورد بە یەکەم هەوڵی حکومەتی تۆگۆلی بۆ دابشکردنی کۆمەک بەسەر هەژاراندا. ئەو بڕەپارەی بەهۆی پرۆگرامەکە و کۆمان کردوێتەوە یارمەتی داین خۆراک و برنج و گەرمەشامی لە ماوەیەکی کووردا پێ بکڕین. تارە فیزوانێت گەورە ئابووری ناس دەڵێت بانکی نێودەوڵەتی تێبینی ئەم کاری لە بواری یارمەتیدا کرد ئەوەی لە ڕێی زیرەکی دەستکردەوە ئەنجام درا. زۆرێک لەم جۆرە ئەپلیکیشنانە دەبینم وادێنە ئاراوە، ئەمەش لەبەر ئەوەی مەترسیەکان و تەنگەژەکان لەم کاتەدا بوونەتە باو. ئایوانە؟ تارە فیزەوانێت دەڵێت سەتەلایتەکان و هەروەها زیرەکی دەستکرد یاریدەدەرن لە بەخێرایی دیاریکردنی ئەوانەی پێویستیان بە کۆمەک و یارمەتی لە میانەی کارەساتە سروشتیەکاندا دەبێت. بۆ ستیڤ بارەگۆنا سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. بەپێی راپۆرتەکانی ڕێکخراوی مافەکانی مرۆڤ هەنگاو تا ئێستاکە لەم چەند ڕۆژەدا و هاوکات 32 کەس کوژاون لە شارە کوردنشینەکان بە تایبەتی سنە و دەوروبەری و بێژگەلەوە هەزاران کەس دەستگیر کراون تا ئێستاکە دەخیل. بەێ و گۆڕا هەر هەمان ژێدەرێک و هەنگاو ڕێخسیە مافی مرۆڤانە 1541 کەس ژی لە هەرێمن کووردا دەخپێشاندان ئیراندا لە چەند هەفتین بۆری هاتنە بریندارکردن ji bilî ku 32 کەس هاتنە کوشتن وەکەتە گوتی 2500 هاتنە دەستە سەرکردن. ئەو ژی تەنێ لە هەرێمن کوردانە لە دەمێکێک و هێزی ئیران یان حکوومەتە ئیرانی هێزین لەشکری دهێنێرتا هەرێمن کوردان و باژارن کوردان بەتایبەت ژی لە باژارێ سنەک و بووە دەڤەرەکە لەشکری وەکو تێگوتن لە گۆڕاک و پەیامن و راپۆرتن دیگەهنامە ژوان ژێدەران و بتایبەت ژی ڕێخسیا مافی مرۆڤان یا بناوێ هەنگاو. هەتا بەرنامە سبەحی یا کورد کۆنەکشن هەر شاد و بەختەوەر بن و خۆداحافیز. هەر شاد بن.